وەکو شایەت حاڵەکان ئەڵێن 6 ساعت 6 کاتژمێر ئاگری کوژاندۆتەوە. راپۆرتی پزیشکیەکە ئەڵێ گازی دوانۆکسیدی گازی یەکۆکسیدی زۆر هەڵمژیوە کە ئەگەر وەختێک ئەگەر ڕێگەی پێ نەدەی بە تەبیعی بسووتێ گازی یەکۆکسید دەرەکە. ئەمە ئەوە ئەگەیەنێ کە شەهید بە هەڵمەت بووە بۆ کوژانەوەی ئاگرەکە و ئەو 6 ساعاتەیش هیچ زیادێکی لەسەر نەبووە. هۆکاری شەهیدبوونەکەی تەنها ئەوە بووە گازی یەکەم ئۆکسیدی هەڵمشیوە کە نەیهێشتووە ئاگرەکە پەرەبسێنێ. بۆ ئێمە جێگەی شانازیە کە لە سنوورەکەی ئێمەدا کەسێکی ژینگە دۆست و شەهیدێکی نەمر کاک محەممەد لە پێناوی بەرگریکردن لە سروشتی ناوچەکەماندا و کە خۆی گیانی خۆی بەخت کردووە. بۆ ئێمە جێگەی شانازیە و هەڵوێستێکی جوان و جوانمێران و مردانەیە. کاک محەممەدیش بە تاکید یەکێکە لە شەهیدە بەرچاو و ڕێزدارەکان و کە ڕۆڵی لە بواری خۆیدا وەکو کەسێکەوە لەم گوندەدا بووە، کەسێکی عشایر بووە و جوتیار بووە لەم گوندەدا و لە ڕابردوشدا کاک محەممەد دەستجێدەستی دیار بووە. تەنانەت لە کاتی ئاوارەیی بووندا وەک ئەوەی کە زانیومانە لە شانەدەری ساڵی هەشتاکان ئەم پیاوە لە عەرزەی محەڕەمەشدا جاری وها بووە لە مەرعەدا کە لە شوێنێکدا ئاگر کەوتووەتەوە هەڵمەتی بۆ بردووە و نەیهێشتووە.